بەناسخان فەرموو بەناسخان دکتۆریان دەستخۆش بۆ بابەتەکە و بابەتەکە و زۆر گرنگ بوو. ئیزافەتەن بۆ قسەکانم یەکێکی تر لە هۆکارەکان ترس و قەلەقی و ئەوەیە کە عادەتەن ئەو کەسانی کە ترسیان هەیەیان زۆر قەلەقن زیاتر تووشی بیرچوونەوە و بیرکردنەوەی زۆر و ئەوانە ئەبن. خاڵێکی تر لەوانە خواردنی تەندروستە بیزات بۆ مناڵەکانمان. ئێستا زۆر عادەتەن فێر بووین ئەچینە مارکێتەکانەوە کۆمەڵێک جپس و ئەمانە ئەخورێت کە ئەوەش لەوە چێ بۆ نمونە تەئسیری هەبێت. هەموو ڕەگەزەکانی خواردنی پرۆتین و کاربۆهیدرات و چەوری و ڤیت هەموو ئەمانەی تیانە بێت کە مێشک پێویست بێتی. بەڵێ عادەتەن ئەو شتانی کە لە ماڵەوە تەندروستن خۆت دروستی ئەەکەی وەک لەو معەلەبات و ئەوانە ئەویش تەئسیری هەیە بەسەر. پرسیارێکم هەیە دکتۆریان بۆچی ئەو کەسانی کە توش ئەبن یعنی لە تەمەنێکی گەنجیە جاری وایە تووشی زەهایمەر یان ئەم نەخۆشیانە ئەوەیان ڕەبتی بەچێەوە هەیە. دەست خۆش بێ. سپاس. وەڵا بەناسخان بەنیسبەت ترس و قەلق ئەوە زۆر قسەمان لەسەر کردوم لایەنی دەرونی هاوتم کە خەفەتە هەبێ مشکلەیە کە هەبێ هەڵچوون باسی ئینفعالەکەی ترس و قەلق دووکیان هەڵچوونە. ئێستا زۆر جار تەلەبە هەموو شتەکان نەزانێ لە ناو میمۆریەکە خەزن کراوە بەڵام لەبەرەوەی ترسێکی زۆریە قەلەقێکی زۆریە ئەچێتە ئیمتیحانەوە هیچی لەبیر نامێنێ بەڵام کە لە هۆڵی تاقیکردنەوەکان یەتە دەرەوەی بیرەکەوێتوانێ. سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ترس و قەلەقە. لەبەر ئەوەی کاتێ ئینسان هەڵەت چێ ئینفعالەکە یعنی ترسیە بێ خەفەتێ بێ قەلەقە بێ دڵە ڕاوچێ بێ مێشک ئیش ناکات ئەوەی مشکلەکە. یعنی بۆیە ئێمە حەڵقەیە لەسەر تووڕەبوون قسەی لەسەر دەکەین بۆیە کاتێک ئینسانی فعالەکە تووڕا بێ عەسەبیە بێ عەقڵ ئیش ناکات بۆیە تەلەبەکە هیچی بیر نایەتەوە. اینجا کە تۆ بترسی لە حاڵەتێکی ترسابی لە حاڵەتی دڵڕاوچێ و خەلەقێکی زۆرابی زۆر شتە بیر دەچێتەوە ئەوەی لە ناو میمۆریەکەشتایە نایەتەوە چکە میمۆری زاکیرە پرۆسەیەکی عەقلیە پێچەوانەی هەڵچوونە ئینفعالە هەتا ئینسان ئینفعال بکا و هەڵچێ لایەنی عەقلیەتە خوارەوە. بۆیە ئێمە هەموو جارەڵین ترس پێویستە بەڵام هەموو شت بەخێ خۆش بەمانە بەڵام ترس ئەگەر ترسێکی کەم بێت دڵڕاوچێکی کەم بێت پێویستە بەڵام کە ترسەکە زۆر بوو دڵڕاوچەکە زۆر بوو ئەو کێشەیە بۆ دروستەکە شتەکانی لەبیرە چێتەوە. زۆر دۆسپات بەنسبەت خواردن لە 100% وایە ئەوەی نەخۆشیە زەهایمەر ئەوە پوکانەوەی خانەکانی مێشکە. اینجا ئەوە زیاتر لە پیریە زیاتر لە تەمەنێکی گەورەیە خانەکانە پوکێنەوە هەشە لە گەنجش بێ لەوانی تووشیم نەخۆشیە بێت چەنگە پسپۆڕی من نییە بەڵامی تر کە ئەو نەخۆشیە توش بێ ئەو خانانە پوکانەوە ئیشی خۆیان ناکەن ینی وەکو سیدی وا بیشکێنی یەکە سیدیەکە نەمارچی لەسەری تێفەوتێت ینی بنەما فسیۆلۆجیەکەی بایۆلۆجیەکەی نامێنێت. زۆر سپاس پرسیارەکان زۆر لە جێی خۆی بوو.